ڕەمەزان تەواو بووە و لەگەڵ حاجی نورەدین کە ڕەمەزان لە ژیانیدا چەند دەورێکی کردووە پیاسەیەک دەکەین. حاجی نورەدین تەمەنی 82 ساڵە، خاوەن کەسایەتیەکی هێمنە. لەم 3-4 ساڵی ڕابردوودا حەزی ماڵی خوداشی کردووە. بەدەم گفتوگۆوە باسێکمان لە ڕەمەزان کرد. ئەو دەڵێت ڕەمەزانی ئێستا بەراورد بە ڕەمەزانی زوو هونەر نییە. هەرچەندە حاجی نورەدین تەمەنی هەڵکشاوە، بەڵام لە ڕۆژوگرتندا ئازا و گورج و گۆڵە. بە شێخاتی هاتینە ئەو منتیقەیە کابرایەشی تێگەیشتی و حاجی نورەدین ئەو کاتەی گەنج بوو جووتی دەکرد، دواتر بوو بە شۆفێر. لە خەتی نێوان هەولێر کۆیە هات و چۆی دەکرد. باز لەوە دەکات ئەو کات بە زمانی بە ڕۆژووەوە بانجی لێ ڕادەهێنا و دەیگوتی ئەڵڵا هەولێر هەولێر. معلوماتی زۆرە. ئەگەم وەختی ڕەمەزان بووایە وەڵا دەبوو. ئێستا من لە قەلبی خۆم کەم وایە ڕۆژێکیان دوو ڕۆژیان سێ ڕۆژی تێدا بخۆم. ئیشی باش ئەوەیەوە کە خەرەتی تێدا نەبی، یەک ڕۆژی نەگری ئەوە کەیفت پێ دێ بە تەواوی گرتیتەوە نوێژن لەسەر لێی نەچووبی و ئەمان ئەوەشی ورستی هەبی یاخود ئیختی منداڵی وا هەراشی نەبوو وایە لۆ خۆی معناوێ دەشۆکن و ئەو وراغەی یان ئەو حیوانەی یان دەبوو یان ئەگەر پارەی نەبووای بە تەنەکتەر بیکە دەبوو لۆ خۆی بە دوو وراغی پەیدا بکردایە و زۆتەکەی بکردا باە لە باتی تەنەکتەر. حاجی نورەدین باز لەبارەی بە ڕۆژووبوونی وەرزەکانیش دەکات و دەڵێت ڕەمەزان لە وەرزی زستاندا فرسەتە، شەوەکەی درێژە بۆ خوداپەرستی و ڕۆژەکەشی ماندوود ناکات. لەبارەی جەژنیشەوە دەڵێت ئێستا ڕەحم نەماوە، ساڵان بە گوێ درێژ و وەڵاخ دەبوایە بچیت بۆ گوندێکی تر تاکو و سیلەی ڕەحم جێبەجێ بکەیت. ئەم سارد بۆ ئێستا خەرج وەزنی یەکتری لەکردنمایە وەیە یانە وەزنی یەکتری لەکردنمایە ئەتۆگە چاکە بکەی عالەم توی خۆش دەوێت. ناو دەرەکەی لە گوندەکە فرانکەز وەڵاهی کوڕێکی هەیە لەخوای بە زیادبی یان لەوەتی بووە خراپەی نەکردیە فرانکەس زەردی کەسی نەبووە و ئەو معلوماتانە هەبوو لەنگ و پیاوەشی باشە و ناوی دەرەکرد و یاخود لە لاینەی دینەوە نوێژ شتی ناچوو یان کەس قسەی ناهاتە سەری برێ ئەو خراپەی کردیە. نمونەی حاجی نورەدین زۆرە کە لە زمانی کۆنەوە تا ئێستا دەیانکاری قورس و زەحمەتیان کردووە، بەڵام لە ڕۆژوگرتن و خوداپەرستی غافڵ نەبوونە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیە، هەولێر.